لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵمە میێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم هەواڵی سەرکەوتنی ڤاکسینەکانی کۆرۆنا با خێرایی لە جیهاندا دەنگیاوەتەوە ڤاکسینەکە تاقیق کراوەتەوە لەسەر توشبوانی کۆرۆنا و لە زۆربەی شوێنەکان کۆمپانیا بەرهەمێنەرەکان باس لەوە دەکەن کە لە سەروی پێشبینیەکانەوە سەرکەوتنی بەدەستێناوە لە تەوەری یەکەمی گەرما و گەرم لەگەڵ دکتۆر محەممەد بابەکر پسپۆری نەخۆشە میکرۆبەکان لە ستۆدیۆ باس لە دۆزینەوەی ڤاکسینەکانی کۆرۆناکەین دکتۆر محەممەد بەخێر بیت بەر لەوی باس لە دۆزینەوەی ڤاکسینەکانکەین چەند ڕۆژەکە لە شاری سلێمانیەوە بڵاو بووتەوە کە هاوڵاتیان تووشی سارز بوون سارز بابەتێکی یاساییە تووشی بوویت زۆر سپاس کاگەشت بۆم دیدارە بۆ وروژانی ئەم بابەتە گرنگەی ڕۆژ بێگومان سارس جارێ سارس ئێمە سارسمان تێپەڕاندووە سارس بە مانای سڤیر ئەکیوت ڕێسپارەتەری سێندرام ئەمە ناوی نەخۆشیەکە کە تووشی ڕێڕەوی هەناسە دەبێت بەهۆی میکرۆبی نەوعێک لە کۆرۆنای کۆن نەوعێک لە کۆرۆنای کۆن کە لە 2009کانەوە و 2012 ئەمانش کۆرۆنای بڵین سارسە بوو دوای ئەوە کۆرۆنای مێرس ئەمانە نوعی کۆرۆنان کە پێشتر هەبوو ئێمە ئێستا کۆرۆنایەکی تر هەیە کە هەر نەخۆشی ڕێڕەوی توندی هەناسە دروست دەکات توانین بڵین لە شێوەیەک لە شێوەکان ئەم کۆرۆنای کە ئێستاشێ ئەمەش هەر سارسە کەواتە هیچ مقۆمەقۆ هیچ شتێکی گرنگ نییە گە لەو فەرەزناک حاڵەتی واش هەبێت بەڵام میکرۆبەکە احتیمالە میکرۆبی سارسە کۆنەکەش بێت هیچ کێشە دروست ناکات و زۆر شتێکی ئاسایی زۆر شتێکی بەسیتیشە ئێمە وا لەگەڵ سارسە نوێیەکەش خەریکە لەگەڵ کۆرۆنا کۆڤید 19 لەگەڵ با بڵێن کۆرۆنای دووژ وا خەریکە ڕادەین و وردە وردە وەزعەکە بەرەو ئاسایی بوونەوە دەڕوا لە داهاتوودا بە دۆزینەوەی ڤاکسینایەکە ئەمڕۆ تشتی دەخەینە سەر کەواتە سارس هەر کۆرۆنا دروستیەکە بۆی هاونیشتیمانیان بزانن میکرۆبێکی تازەتر نییە بڵێ لەم سارسە ترسناکترە ئێمە سارسمان تێپەڕاندووە وایسا کۆرۆنایکی تازەتر لەگەڵی دەژین و خەریکین لەگەڵی ڕادەین زۆر باشە دکتۆر ئەگەر باز لە دۆزینەوەی ڤاکسینەکانکەین چۆن خوێندنەوە بۆ دۆزینەوەی ڤاکسینانە دەکەنەوە بڵێ ڤاکسین بەڕاستی هەواڵەکان هەواڵی زانستیەکان بەرەو پێش ڕۆیشتون و هەواڵەکان دڵخۆشکەرن خۆشبەختانە لە دۆزینەوەی ڤاکسیندا هەر بۆی هاونیشتیمانیان بزانن کە ڤاکسین ئێستا لە جیهاندا تقریبا زیاتر لە پێشتر 100 ڤاکسین بووە بەرەو 150 ڤاکسین کاندیدیت بڵین کاندیدی ڤاکسین هەیە ینی زیاتر لە 150 ڤاکسین ئیشی لەسەر دەکرێت لەو 150 ڤاکسینە نزیکی 48 ڤاکسینیان کە لە حاڵەتی تەجروبەکردن یا تاقیکردنەوەن لە ناو لەشی مرۆڤدا 48 ڤاکسینیان لە ناو لەشی مرۆڤدان و 164 ڤاکسینیش لەو ڤاکسینانە کە ئێستا هەیە تقریبا لە حاڵەتی پێدەوترێت پری کلینیکال ترایەرد یعنی لە پێش نەگەیشتونە حاڵەتی مرۆڤ جارێ لە ناو مشک و لە ناو تاقیگەکان و لە ناو پلێتدا لە تەجروبەی لەسەر دەکرێت کەواتە هەواڵەکان دڵخۆشکەرن لەسەر دۆزینەوەی ڤاکسین و دیاترینیان ئەو ڤاکسینانن کە با بڵێن ڤایزەرە با بڵێن ئەوەی ئەمریکیەکە یا باوەتێنکی ئەڵمانی یا با بڵێن ئەوەی زانکۆی ئۆکسفۆردا بۆ زانیاری هەموو بینەران کە تەنها ئەمریکیەکان و ئەوروپیەکان نین کە ئیش لەسەر ڤاکسین دەکەن وەکو باسم کرد ئەو 48 ڤاکسینە کە هەتا لە وڵاتی هیندستان لە تورکیا لە ئێران زانکۆی شیرازی ئێرانی بۆ نمونە لە وڵاتی تورکیا با بڵێن لە هیندستان سینیەکان ئەمانە هەمویان تقریبا ئێستا ئیش لەسەر ڤاکسین دەکەن و ڤاکسینەکانیان تقریبا مەرحەلەی باشی بڕیوە بەڵام لە هەرە ڤاکسینە پێشکەوتوەکان کە ئێستا باشەوە ڕێژەی لە سەدا 90 هەم سیفتی با بڵێن هەم پارێزبەندی بڵێن ئەوەی کە با بڵێن سەلامەتی ڤاکسینەکە لەگەڵ کاریگەری ڤاکسینەکە تقریبا لە سەدانەوەتی تێپەڕاندووە لەو ڤاکسینانەی هەتا لەوەی ئۆکسفۆرد و لەوەی ڤایزەر و بایۆنتێکی ئەڵمانیەکەش تقریبا هەواڵەکان دڵخۆشکەرن بەڵام ئیتر نابێ ئێمە پشتی لێسارکەینەوە کە بڵێن خۆپارێزی تەواو ڤاکسین هەیە بەڵام تا ئێستاش من بە تۆقعی من لەوانەیە لە سەرەتای ساڵی داهاتوش با بڵێن لە مانگەکانی سەرەتای ساڵی داهاتوو ڤاکسینی نوعێک لە ڤاکسین جا ڤاکسینی ئەمریکی بێ یا ڤاکسینی ئەوروپی بێ بێتە بازارەوە بەڵام تۆ مانای ئەمە یەکەم ڤاکسینە 100% ڤاکسینێکی پارێزەرە چونکە ڤاکسینەکە هات درا
لە کەسەکان چەند نوعی هەیە بۆ نمونە ڤاکسینان کە تاقی دەکرێنەوە هەندێکی لە ڕێگەی ماسوولکەوە لێ دەدرێ هەندێکی لە ڕێگەی لوتەوە هەندێکی لە ڕێگەی دەمەوە لێ دەدرێ هەندێکی لە ڕێگەی ژێر پێستەوە لێ دەدرێ ئەمانە هەمووی لە ژێر تەجروبە و لە ژێر لێکۆڵینەداوە ئەو پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە ڕادی توشبووەکەوە یاخو شێوازی بەکارهێنان شێوازی بەکارهێنان ئێستا هەموو ئەو جۆرانە تەجروبەی لەسەر دەکرێت اینجا لە نوعی ڤاکسینەکانی نوعی ڤاکسینمانێ نوعی RNA ئێستا ئیشی لەسەر دەکرێت کە باشترینیان و پێشکەوتوترینیانە کە تا ئێستا هەبێ و نەتیجەی باشی وەکۆ ئەوەی ڤایزەر و ئەوەی بایۆتێنکەکەی ئەڵمانیەکە کە ئەمە جۆرێک لە ڤایرۆسی بڵین لە ڤاکسینی RNA وەرگرتووی ڤاکسینەکە بۆی کە جۆرێک لە پرۆتینی ڤایرۆسەکە لە ناو لەشدا دروست کاتووە دژەتەن دژی دروست بێت و مەناعی لەشی مرۆڤ دروست بێت دژی ئەم میکرۆبی کە هەیە بۆیە بەکارهێنانی ڤاکسین ینی 100% نابێت بڵێ ئەمە ڤاکسینی تر کە دروست بوو ئیتر تەواو ژیان ڕزگاری دەبێت لە کۆرۆنا جگە لە ڤاکسینەکە جارە لەسەر ڤاکسینەکە دکتۆر محەممەد لە ڕووی زانستیەوە یەک دانان هەڵ ئەبژێردێ یاخود بابەتێکی ئاساییە کە چەند جۆرێک ڤاکسین بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بەکار بهێنرێت باشترین دائیمەن WHO یا FDA ئەمریکی ڕێگە دەدات بەو کۆمپانیایە یا بەو توێژەرانەی کە باشترین توێژینەوەیان لەسەر ڤاکسین کردووە بۆ نمونەوەکەوە خەریکە با بڵێن ئەو ڤایزەری ئەمریکی و بایۆنتیکەکە کە بەیەکەوە تەنسیقیان کردووە نەتیجەی باشیان هەبوو وەسبینە لەوانەیە بۆ نمونە ئێستا قسە دەکەین لەوانەیە هەفتەیەکی تر لە سین نەوعێکی تر بێ لەوان لە رووسیا لەوانەیە بەردەوام لە هەموو دەوڵەتەکان وەکتم بە ئێران و تورکیاشەوە کە جیرانی خۆمانن ئیش دەکەن لەسەر ڤاکسین و لەسەر پێشکەوتنی ئەو مەراحلانەی کە ڤاکسینی پێدەدۆزرێتەوە هەموو زانکۆ پێشکەوتەکان سنتەرە توێژینەوە پزیشکیەکان نەخۆشخانە ئەوان نەخۆشخانە پێشکەوتەکان لە چەندین وڵاتی دنیا وەکوتم لە هندستان و لە هەموو وڵاتەکان خەریکی ئیشکردن لەسەر دۆزینەوەی ڤاکسین لە کێبڕچێدان هەمویان بۆ دۆزینەوەی ڤاکسینێکی لانی کەم لە 90 پارێزەر و لە وەکاریگەر پارێزەر یعنی کاریگەری لاوەکی کەم بێ لەسەر جسمی ئەو نەخۆشانەی کە بۆیان بەکاردەهێنرێ وە کاریگەریشی 90 بێت تا ئێستا تقریبان هەواڵەکان دڵخۆشکەن ڕێژێکی باشە بەڵام دوای بەکارهێنانی ڤاکسین دیسانەوە بێت توێژینەوەی تر بکرێت بۆ نمونە لەوانەیە بە ملیۆنان خەڵک ئەم ڤاکسینە وەرگێ بەڵام ئایا لەو ملیۆنان خەڵکە چەندی سوودی لێ ئەبینێ و چەندی مەرجی ئەوەی لەسەر ڤایرۆسی سەرکەوت و ئەوە بێکە کەس نەکوژێ واتە ئەوەی کە ڤاکسینەکە وەرەگرێ نابێ بمرنتیانە لەو BA کە تاقیەکرێتەوە نوعی ڤاکسینەکان بۆکوتم هەندێکیان هەیە RNA نوعی RNA هەندێکیان نوعی DNA ڤاکسینی پێدەوترێ هەندێکیان هەر ڤایرۆسەکە خۆیەتی هەموو ڤایرۆسەکە بەڵام تەزعیف کراوە زعیف کراوە ڤایرۆسەکە دەخرێتە ناو جسمەوە چەند نوعێکی ڤاکسین هەیە کە ئێستا ئیشی لەسەر دەکرێت لە جیهاندا بەڵام وەکو پێشتری باسم کرد باشترینیان ئەو نوعەیە کە پێدەوتری ڤاکسینی RNA کە ئەو نوعی بایۆنتیک و ڤایزەری ئەمریکیەکەیە کە نەتیجەی زۆر باشی هەیە و تا ئێستاش توێژینەوەکەیان بڵاو نەکردوێتەوە بەڵام وا لە بڵاوکردنەوەی توێژینەوەکەدان بەڵام ئەوانەی کە زۆر توێژینەوەی تر هەیە کە کراوە لەسەر ڤاکسین و نەتیجەی باشی هەیە هەمویان بڵاو کراونەوە لە گۆڤاری ساینسە گۆڤاری نیو ئینگلاند جۆرنەڵە کۆمەرە گۆڤاری پێشکەوتووی جیهانین کە گۆڤاری توێژینەوە بوارە زانستی پزیشکەکانی تێدا بڵاو دەکرێنەوە توێژینەوەی باش هەیە و نەتیجەی باش هەیە بەڵام وەکوتم چێ لە کێبڕکێکە دادەیباتەوە ئێستا 48 ڤاکسین لە حاڵەتی تەجروبەکردندان لە ناو لەشی مرۆڤدا کە پێدۆتە کلینیکەل ترایر لە ناو لەشی مرۆڤ لەو 48 کامیان باشترین ڤاکسین دەردەچێت دەبێت تەنسیق هەبێت لەگەڵ FDA ئەمریکیەگە لە ناو ئەمریکا بێ یان لەگەڵ WHO دا بۆ ئەوەی کە ببێتە ڤاکسینێکی جیهانی و سوودی لێوەربگیرێ و ئیتر دابین بکرێت لە ڕێگەی وەزارەتی تەندروستی هەموو وڵاتێک بۆ هاونیشتیمانیەکان. دکتۆر محەممەد بە حکمی ڤایرۆسەکە گۆڕانکاری لە خۆیدا دەکاوە زۆر جار ئەمە قسەی زانستی بۆ کە ئێوەمانان قسەتان لەسەر کردووە بابەتێکی ئاساییە کە ئاوا بە خێراییش هەر لە ماوەی ساڵێکدا بتوانن ڤاکسینێکیشی بۆ بدۆزرێتەوە بەڵێ ئاساییە لەبەر ئەوی ڤاکسینەکە چۆن بدۆزرێتەوە کوتم هەر جینێکی ئەو جینەی کە وەرگیراوە جینێکی تقریبن مستەقیڕە زۆر گۆڕانکاری لەو جینەیە دروست نابێت
بۆیە ئەو جینە اختیار کراوە RNA ئەو جینە اختیار کراوە کە مستەقیرە وەکو زۆربەی گۆڕانکاریەکان کە لە ڤایرۆسەکەدا ڕوودەدا لە جینی سپایکە جینێک هەیە پێی دەوترێت سپایک جین لەو جینەدا زیاتر گۆڕانکاریەکان ڕۆدا نەچوون ئەو ڤاکسین دژی ئەو جینە با بڵێن دروستکەن بەشێکی ستیبل بەشێکی مستەقیری جینەکەیان هێناوە mRNA ئەو جینیان بەکارهێناتەوە ڤاکسین لەسەر دروست دەکەن بەڵام گۆڕانکاری لەم ڤاکسینەدا لەوانەیە ڕووبدا بۆ لە ڤایرۆسەکە ڕووبدا ئەگەر بێت و بۆ نمونە لە مانگی 4 ساڵی داهاتوو یان لە مانگی 2 ساڵی داهاتوو ڤاکسینیش دروست بوو بەڵام ئەگەر نەوعێکی تری سارس با بڵێن نەوعێکی تری کۆرۆنا ڤایرس ئێستا کۆڤید بۆ نمونە کۆرۆنا 2 نەوعی دووەمیانە نەوعێکی تر دروست بوو لەوانەیە ڤاکسینەکەش دیسانەوە کاریگەری نەبێ لەسەری بۆیە باشترین حل ئەوەیە کە کەسەکە توش دەبێت باشترین ڤاکسین نەچڕڵ با بڵێنەوەی کە بێدەوترێت نەچڕڵ ئیمێدی مەناعی طبیعی لەشی مرۆڤەکان باشترین مەناعە ئەوەیە کە کەسێک توش دەبێت و چاک دەبێتەوە مەناعی خودی ئینسانەکە دژی ڤایرۆسەکە ئەوە باشترین ڤاکسینی با بڵێن سروشتیەکە کە لە لەشی مرۆڤە دروست دەبێت دژی میکرۆبەکان بە شێوەیەکی گشتی زۆر باشە دکتۆر لەسەر بەکارهێنانی ڤاکسینەکە نیشانەکان جیاوازن لە کەسێک و بۆ کەسێکی دیکە بابەتێکی ئاساییە کە هەر ئەو ڤاکسینە بەکاربێننەوە بۆنمونە کە ڕوونتر پێت بڵم ئەگەر من تووشی کۆرۆنا بم لەگەڵ کەسێکی دیکەیە نیشانی من جیاوازە لەوەی دیکە ئەمە دەوترێت کە جینەتیکی ڤایرۆسەکە لە جسمی من و لە جسمی ئەوە جیاوازکاری کردووە بۆ لە بەکارهێنانەوەی ڤاکسینەکەیە ئەمە نابێتە گرفتێکی زانستی ڤایرۆسەکە هەرە و ڤایرۆسەیە ئەنی گۆڕانکاری بەسەرا ناتەوە بۆ نمونە تۆ ڤایرۆسەکە گری هەرە و ڤایرۆسەیە ڤایرۆس منیش گرتومە هەرە و ڤایرۆسەیە بەڵام نیشانە جیاوازیەکەوە نیشانە چۆن دەرەکەوێت بۆ نمونە لەوانەیە من بە سوچی نیشانەکانم لێ دەرکەوێت و نیشانەکان بە قورستر لێ دەرکەوێت بۆ هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەمە ئەوەیە کە دۆ لەوانەیە بۆ نمونە خوانەخواسە تۆ کۆمەڵێک نەخۆشی تر یا با بڵێن کۆمەڵێک نەخۆشی مزمنت هەیە شەکرە و هەیە خوانەخواسە نەخۆشی دڵایە با بڵێن مەناعە و کەمایە عیلاجی کیمیایی وەرەگری یا خوانەخواسە زۆرێ لە شێرپەنجە هەیە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ڕەتفەعلی مەناعەی لەشێک دژەتەن بۆ ڤایرۆسەکە کەمتر دروستکە لە کەسێکی تر ئەمە هۆکارەکەیەتی ئەگەرنا ئەو ڤایرۆسی کە تووشی تۆ بێ یا تووشی هەر کەسێکە بێ بۆ نمونە لە هەرێمی کوردستان ناو سلێمانیا هەر ئەو ڤایرۆسەیە بەڵام احتیمالە بۆ نمونە ئەو ڤایرۆسەی کە لە کوردستان هەیە سبەی بانمونە چەند مانگێکی تر لە ئەنجامی زۆر گواستنەوەی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر وردە تەفرە لە جینەکەیدا ڕووبدا یا بازدانێک لە جینەکەیدا بازدانە ینی کاریگەری نیە لەسەر شێوازی ڤاکسینی بەکارهێنان بێگومان ئەگەر بێت و بازدانێک لە ڤایرۆسی لەم کۆرۆنا تازەیەدا ڕووبدات ئەو ڤاکسینێکە دژی دروست دەبێت احتیمالە لە جاتی ئەوەی سەدا 90 یا 95 کاریگەری هەبێت احتیمالە کاریگەریەکەی دابەزێ بۆ 80 بۆ 75 و ئەمانە ینی ئەو گۆڕانکاریانە زۆر گرنگە کە گۆڕانکاری ڕووی بدات چگات تۆ بۆ جینێکت بەکارهێناوە لە ڤایرۆسی بۆ من ئەوەی کە ئێستا هەیە بەڵام سبەینە ڤایرۆسێکی نوێیە جینێکی تری تازەی هەیە لە احتیمالە کاریگەریەکەی دادەبازێت بۆیە بەردەوامە بێت لەگەڵ ئەم ڤایرۆسانەدا بژیت و بە مەناعی یا بەرگری لەشی ئێمە لەگەڵیاندا ڕابێت بۆ ئەوەی کە زۆرترین دژەتەن دژی ئەو میکرۆبانیان ئەو ڤایرۆسە پەیدا بکەین. دکتۆر شتێکی تۆم نەماوە لەسەر دۆزینەوەی ڤاکسینەکە بەڵام هەندێک بابەتی پێوەست بە نەخۆشی میکرۆبەکان هەیە با لەوە دەست پێ بکەین کە ئەگەر شتێکتەوە لەسەر ڤاکسینەکە بێڵێ دواتر لەسەر شێوازەکانی پشکنین قسە بکەین لە کوردستانە ئەو شێوازانە جۆرێک لە ستاندەری و جێگیریان بەخۆیانەوە بینیوە شێوەی ئەوەی کە دەوترێت لەسەر وڵاتانی پێشکەوتو کە شێوازی پشکنینیان چۆنە؟ بەڵێ ئەو پێشکەوتنانی کە لە هەرێمی کوردستانە لە سلێمانیا لە هەموو شارەکانی هەمان ئەو پشکنیان کە لە دەرەوەشەیە پشکنەکان چەند نوعێکە پشکنینی سیرۆلۆجیە ئەوەی کە بە خوێن دەکرێت کە ئەمە دژەتەن دەدۆزیتەوە IgG و IgM دەدۆزیتەوە لە وڵاتانی دەرەوەش هەر ئەمەیە ئەوەی پشکنینێکی تر هەیە ئەوەی کە سواب وەردەگری لە قوڕگ یا لە لوتی وەردەگری و مادەکە دەنێری با بڵێن شلەکە دەنێری بۆ تاقیگە و فەحسی PCRی بۆ دەکەی فەحسی PCRی لە هەموو عالەمە هەر یەک شتە چوە PCR غەڵەت ناکە PCR چییە؟ PCR جینێکت هەیە تۆ بڵێن
پرایمەرێکیشت هەیە پێ دەوترێ پرایمەر هەمان ئەو جینە گەور زیاد دەکات و هین دەکات کەواتە ئەو نەتیجەی کە لێرە دەیدا هەمان ئەو نەتیجەیە کە لە وڵاتێکی ئەوروپی دەداوە ئەو جیهازانی کە بۆ ئێمە هاتوون و ئەو کتانەی کە دەشکڕێن هەموو ئەو کتانە کە لە وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکیەکان هەر ئەو کتانە هەر لەوێ دەکردرێن و دێنەوە ئێرە بەکاردەهێنرێن کەواتە هیچ فەرق نییە لە بینی فەحسەکانی ئێرە و فەحسەکانی دەرەوەش. زۆر کەس دکتۆر محەممەد دەچن پشکنینی دژە بەرگریەکەکەن زیادکردنی بەرگریەکەی پێدەوتێ ئایجیجیەکە دژە تەنەکە ئەمە بابەتێکی ئاساییە نیشانەی ئەوە دەدا کە کەسەکە تووشی کۆرۆنا بوو بێ یاخود نەخێت بەڵێ خۆی دوو دژە با بڵین دوو ئەوە پێدە فەحسە سێرۆلۆجیەکە فەحسی سێرەمەکە بڵین فەحسە خوێنیەکە بۆی بە زمانێکی گشتی بڵێن دوو جۆر دژەتەن دیاری دەکرێت یەکیان پێ دەوتێ IgG یەکیان پێ دەوتێ IgM ئەگەر IgMەکەی هەبوو ئەمە یعنی کەسەکە میکرۆبەکە لە جسمی دایا و چالاکە بەڵام ئەگەر IgGەکەی هەبوو IgGەکەی هەبوو IgMەکەی نەبوو یعنی ئەو کەسە توش بووە و بەرگریشی دژی میکرۆبەکە دژی ڤایرۆسەکە دروست کردووە ئەمە بینی IgG و IgMەکەی بەڵام ئەگەر هاتوو IgGەکەی هەبوو IgMەکەشێ بەڵام IgGەکەی بەرز بوو بەڵام IgMەکەی هەبوو بەس بەکەمتر ئەمەش هەر یعنی میکرۆبەکەی لە جسمیان نەماوە بەڵام احتیمالە بۆ مودەی هەفتەیەک چەند ڕۆژێک IgMەکە هەر پۆزتیڤ بێ لەبەر ئەوەی چەند دژە یا بڵین چەند ئەنتیجینێکی بێ ڤایرۆسی کە لە ڤایرۆسەکە بۆتەوە لە ناولەشە ئەمانە جارجار دەمێننەوە لە ناولەشا بۆ مودەی چەند ڕۆژێک ئەمانە نەتیجەی پۆزتیڤ دەدەن بەڵام خۆی لە ئەسڵە کەسەکە لەوانەیە نێگەتیڤش بێ کەواتە ئەگەر کەسێک IgGەکەی بەرز بوو ئەوە یعنی مەناعەی دروست کردووە و ئیتر بێخەم دانیشێت. دکتۆر محەممەد بابەکر پسپۆری نەخۆشە میکرۆبەکان سوپاسکە لە تەوەریەکەمی گەرما و گەرم لەگەڵماندابیت بەڵە خۆشەویستان لە تەوەری دۆمی گەرما و گەرمدا گفتوگۆ دەکەین لەسەر تێڕوانینی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێز کارۆخ خۆشناو سەرۆکی ئینستیتوی کوردی ئەمریکی بۆ هەڵبژاردن لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمدایە بەڕێز کارۆخ ئێوارت باش با لە ناوخۆی ئەمریکا و دەست پێ بکەین لەسەر جیاکردنەوەی دەنگەکان دەبینی ماوەیەکی زۆری پێچوو بابەتێکی ئاساییە ئەم زۆر پێچوونە بەڵێ سڵاو تێبێ کاگەیسەف سڵاو لە بینەرانی بەڕێز جیگەری کوردستان دیارە هەڵبژاردننی ئەم جارەی سەرۆکایەتی ئەمریکا لە بارودۆخێکی ناهەمواردا بەڕێوە چوو بەهۆی پەتای کۆڕۆنا و بەهۆی ئەوەی کە زیاتر لە 100 ملیۆن هاوڵاتی ئەمریکی بە پێشوەختە لە پرۆسەی دەنگدانی پێشوەختە یاخود بە پۆستیان بە ڕێگای ئەلکترۆنیەوە دەنجیاندا کەمە بەڕاستی ژمارەی پێوانەی تۆمار کردووە لە دەنگدانی پێشوەختەوە لە پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی گشتی لە مێژووی ئەمریکادا ئەم هەڵبژاردنە زۆرترین ڕێژەی بەشداربووی هاوڵاتیانی تێدا بووە کە زیاتر لە 165 هاوڵاتیان بەشداری تێدا کردووە بۆیە جیاکردنەوەی دەنگەکان و ئەو پۆستانەی کە ئەو خەڵکانی بە پۆست دەنجیاندا بوو تا دەگاتە شوێنی ئەوانی کە پێی دەڵێن مەراکزی اقتراعیان مەراکزی فەرزی ئەسوات کە جیاکردنەوەی دەنگەکانی دەکرێت بەڕاستی کاتی بیت و هەندێک ویلایەتیش بە تایبەت ینی ماوەیان هەبوو لە نێوان 3 بۆ 9 ڕۆژ یعنی هەتاوەکو 12 ئەم مانگە کاتیان هەبوو بۆ ئەوەی کە دەنگەکان لێکجیا بکەنەوە ئەمە لەلایەکەدایەکی تر ئەو سکاڵانی کە ستات پارێزەرانی دۆناڵد ترۆمپ تەقییدان کردووە ئەمە بۆ پێداچوونەوە بە دەنگەکان لە هەندێک ویلایەت دەنگەکان هەژماری دەستیان بۆ کرایەوە وە بە شێوەیەکی گشتی وەکو بەڕێز ئاماژەت پێکرد دەنگەکە فەرزی ئەسواتیان جیاکردنەوەی دەنگەکان کاتی زۆری پێچووە لە 4 ویلایەتە جیاکردنەوەی دەنگەکان بەردەوامە کە سکاڵای دۆناڵد ترۆمپ بەردەوام ئەوە دۆناڵد ترۆمپ هەمیشە خۆی ئێستاش لە تویتەرەکەی خۆی بە براوە لە قەڵەمەدا کە چی گوێرەی ئەم دەنگانی کە بایدن بەدەستی هێناوە لە دەستەی هەڵبژاردن جۆ بایدن براوە بووە لە بەڵێ بەڕێز کارۆخ زۆر جار باس لەوە دەکرێت کە دەستوری ئەمریکا هەموو بابەتەکانی دیاری کردووە بۆ نمونە لە ناوەڕاستی مانگی یەکی ساڵی داهاتوودا سەرۆکی نوێ دەست بەکار دەبێت لە یەکەم لە سەی مانگی نۆڤەمبەرە تشتنی دووەمدا دەنگدان ئەکرا ئەم بابەتانەمی دیاری کراوە با پرسیارەکە لەسەر جیاکردنەوەی دایەکان کەین ماوەیەکی دیاریکراو نییە بۆ جیاکردنەوەەوە بۆ وەرگرتنی سکاڵا ئاین دەکرێت بە بەردەوامی ئەم سکاڵانە ئاوا یاریان پێ بکرێت و بمێنەوە و وەکو جۆرەی لە کار کوشتن تەماشا ناکرێت لە ناوخۆی ئەمریکا
بەڵێ کاک یوسف خۆی لە 3/11 هەڵبژاردن کرا و 2 مانگ و 17 ڕۆژ بە دیاریکراوی ماوەی هەیە تاوەکو سەرۆکی نوێ سوێندی یاسایی بخوا چونکە لە دەستوری ئەمریکایە ببوورە لە دەستوری ئەمریکایە ڕۆژی چوارشەممە 20/1/2021 دەبێ سعات 12 نیوەڕۆ دەسەڵاتەکانی سەرۆکی ئێستا کە دۆناڵد ترامپە ئێکسپایرن یعنی لە 12 نیوەڕۆی ڕۆژی 20/1/2021 دەبێت سەرۆکێکی نوێ سوێندی یاسایی بخوا و بێگومان سەرۆکی دەرچوو لە هەڵبژاردنەکە کە لە ئێستادا جۆ بایدنە بەجۆرێ ئەم بڵێن هەواڵانە یاخود ئەم دەرەنجامانەی کە هەڵبژاردن بەخۆیەوە بینیوە جۆ بایدن براوەی هەڵبژاردنەکانی ئەم جارەیە بەڵام ئەمە لە مێژووی ئەمریکادا ڕووی نەداوە کە تاوان لە پرۆسەکانی ترا بەهۆی نەبوونی بڵێن بەهۆی ئەوەی کە بارودۆخەکە ئاسایی بووە و ئەو کاتە پەتای کۆڕۆنا نەبووە هەمیشە ئەنجامی هەڵبژاردنەکان لە نێوان 11 شەو تاوەکو 1:30 شەو بە کاتی واشنگتن ئەنجامی هەڵبژاردنەکان دەرچووە و سەرۆکی دۆڕا و سەرۆکی براوە هەردووچیان وتاریان پێشکەش کردووە وەکو نەریتێکی دموکراسی لە ئەمریکا سەرۆکی دۆڕا و پیرۆزبایی لە سەرۆکی براوە کردووە بەڵام ئەمە لەم هەڵبژاردنیان نەمان بینی ڕووی نەدا ئەمە دەبینین کە دۆناڵد ترامپ هەتاوەکو ئێستاش ڕازی نییە بە دەرەنجامەکانی هەڵبژاردن و تاوەکو ئێستاش دەڵێ تەزویر هەیە لەم پرۆسەیە و تاوەکو ئێستاش دانی بەبردنەوەی جۆ بایدنان نەناوە بەڵام ئەو ماوەیە پێم وایە کافیە ئەم ماوەی کە بەڕێزت ئاماژەت پێ کرد ڕاستە جیاکردنەوەی دەنگەکان درێژەی کێشا بەڵام ماوەیەکی باشش لەبەردەستە بۆ ئەمریکا بۆ ئەوەی بتوانێت سەرۆکی داهاتووی ئەمریکا دیاری بکات و ئەم سکاڵانەی دۆناڵد ترامپ یەکلا ببنەوە هەتاوەکو تەمان لە 10 ڕۆژی داهاتوو سکاڵەکان یەکلا دەبنەوە و لە 14/12 مانجی داهاتوو دەستەی هەڵبژاردن ئەوەی کە ژمارەیان 538 ئەندامە کۆ دەبنەوە و ئەوان بەڕسمی دەنگ دەدەن چونکە ئەم دەست ئێستا لەم پرۆسەیەدا بەس دەستی هەڵبژاردن دیاریکرا کە 538 ئەندامن بەڵام زۆربەی لەم دەستەیە زۆربەی جۆ بایدن کردوێتەوە بۆیە چاوەڕوان دەکرێت کە لە 14 مانجی داهاتوو مانجی 12 ئەم دەستەیە دەنگ بە جۆ بایدن بدەن دواتر ئەم دەنگانە لە ڕێگای بڵێن بەداخراوی دەنێرێتە کۆنگرێسیش وەکو بەڕێز ئاماژەت پێکرد لە مانجی یەکە لە 3 مانجی یەکە ئەم دەنگانە دەکاتەوە و ڕای دەگەێنێ بۆ ئەندامانی کۆنگرێس کە وەلو دیارە یعنی پرۆسەکە دیارە کە جۆ بایدن براوێ بەڵام ڕای دەگەێنن بە شێوەیەکی فەرمی کە جۆ بایدن براوێ دواتر لەم ماوەیەدا تەواو لە ئێستاوە جۆ بایدن هەوڵەدا کابینەکەی پێک بێنێ کاک یوسف ئەم ماوەیە کە لە نێوان 11 تاوەکو 20/1/2021 دیاری کراوە هەم بۆ جیاکردنەوەی دەنگەکان و هەم بۆ ئەوەی ئەم کاندیدەی دەرچووە بتوانێت کابینەی نوێی ئەمریکا پێک بێنێ بۆیە ئێستا جۆ بایدن خەریکی پێکردنانی کابینەی نوێیەتی ئەگەر چی دۆناڵد ترامپ تاوەکو ئێستا ئەترافی بە دۆڕانی خۆی نەکردووە و لە دادگاکان سکاڵی تۆمار کردووە بەردەوام ڕۆدی جۆلیانی کە پارێزەری سکاڵەکانی دۆناڵد ترامپە بەردەوام دەڵێ ئێمە زۆر باشە بەڕێزکارۆ ئێمە زیاتر قسەمان لەسەر تێڕوانینی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام پێم خۆش بوو سەرەتا هەندێک قسە لەسەر بابەتەکەین لەگەڵ هەر گۆڕانکاریە کە لە ئیدارەی ئەمریکادا دەکرێت بابەتێکی ئاسایشە کە سیاسەتی دەرەوەی گۆڕانکاری بەسەردا بێت بە دڵنیاییەوە بە حکمی ئەوەی کە سەرۆک لە ئەمریکا کەسایەتی سەرۆک یان دەسەڵاتەکانی سەرۆک بەهۆی ئەوەی کە دەستوری ئەمریکا لە مادەی 2 دەسەڵاتێکی فراوانی بەخشیوەتە سەرۆک بەتایبەت بۆ داڕشتنی سیاسەتی دەرەوە بەو مانایی کە سەرۆک ڕەنگڕێژی سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەکا بۆیە هەندێک لە هاوکێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سەراپای جیهان گۆڕانکاری بەسەردادێت بە گۆڕانی سەرۆک ئەگەر چی سەرۆکی ئەمریکا هەمیشە ئامانجی پاراستنی یەکەم بەرژەوەندیەکانی ئەمریکایە دووەم ئاسایشی نیشتیمانی ئەمریکایە ئەم دوو ئامانجی هەموو سەرۆکێکی ئەمریکایە بەبێ ڕەچاوکردنی ئەمە کۆماریە یاخود دیموکراتە بەڵام میکانیزمی پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و پاراستنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا جیاوازە لە کۆماریەکانەوە بۆ دیموکراتەکان دیموکراتەکان زیاتر پشت دەبەستن بە سۆفت پاوەر و دیبلۆماسیەت و پشت دەبەستن بە حیوار و گفتوگۆ و دانوستان بەڵام زیاد کۆماریەکان ئەسڵ ناکەنەوە کاتێک کە گفتوگۆکان ناکەنە ئەنجامێک لە بەکارهێنانی هێزی ڕق یان ئەوەی پێ دەڵێن هارد پاوەر یان هێزی سەربازی بۆیە بەڵێ بە گۆڕانی سەرۆک هاوکێشەکان دەگۆڕێن بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چاوەڕوان دەکرێت بە دەرچوونی جۆ بایدن کە ئێستا بڵێن خۆی جۆ بایدن دەرچووە لە پرۆسەی هەڵبژاردنە و
ئەگەرچی هێشتا بە تەواوی پرۆسەکە ماوێتی بەڵام ئەو ئیشارەت و ئەو ئاماژانەی کە هەن دیارە ڕوونە کە ژۆ بایدن دەرچووە چاوەڕوان دەکرێت و کێشەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕانکاری بەسەردا بێ بەوەی کە جۆ بایدن میکانیزمێکی زۆر تون بەرامبەر بە تورکیا و شخصی ڕەجەب تەیب ئۆردوگان دەگرێتە بەر و ڕازی نابێت چیتر ئۆردوگان و ڕژێمی تورکیا ئەم پەلکێشیانە بکە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دەریای ڕەش دەریای سپی ناوەڕاست بۆ لیبیا بۆ ڕۆژاوای کوردستان بۆ باشووری کوردستان ئەمە ڕوونی ڕایگەیاندووە جۆ بایدن کە ئەو دژی درێژیەکانی تورکیایە لە بەرامبەردا ینی بۆیە پێم وایە تورکیا پاشەکشە دەکا بەڵام لە بەرامبەردا ئێران چاوەڕێ دەکرێت گەشە بکات چونکە ئێران ئومێدێکی زۆری هەڵچنیوە لەسەر دەرچوونی جۆ بایدن و چاوەڕوان دەکات کە ئەگەر ئەم دوو مانگە بە سەلامەتی بەسەر ئێرانە تێپەڕێ کە دۆناڵد ترامپ دوو مانگی ماوە بۆ ئەوی وەکو سەرۆکی ئەمریکا ئەگەر لەم دوو مانگەیە کە دەسەڵاتی تەواوی سەرۆکی هەیە ڕاستە سەرۆکی کاربڕێکەرە بەڵام تاوەکو وەکو باسم کرد تاوەکو بیستی یەکی 2021 دۆناڵد ترامپ هەموو دەسەڵاتێکی هەیە ئەگەر ئەم دوو مانگە دۆناڵد ترامپ هیچ کوژێک لە ئێران نەوەژێنێ یاخود هیچ بڵێن هیچ هەنگاوێک ناوێژێ بەرامبەر بە ئێران ئەوە چاوەڕوان دەکرێت بە هاتنی جۆ بایدن لە ساڵی نوێەوە ئەمە ئێران کە ڕێکەوتنی پێنج لەگەڵ زیندوو بکاتەوە یاخود ڕێکەوتنێکی تازە بکرێ لە ڕووی لێک نزیک بوونەوە بەڕێزکارۆ بابەتێکی ئاساییە بەڵێ سەرۆکێکە دۆناڵد ترامپ هات لەگەڵ ئێران هاتوون بوو لەگەڵ تورکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەستە نەرمونیان بوو سەرۆکی داهاتوو وەک خۆدا ماژر پێداگەر جۆ بایدن بێ لەگەڵ تورکیا تون دەبێت و لەگەڵ ئێرانە نەرمونیان دەبێت بابەتێکی ئاساییە ئەم گۆڕانکاریە بەڵێ ئاساییە چونکە ئەمە وەکو باسم کرد یەکەمیان دەسەڵاتەکانی سەرۆکی ئەمریکا ئەوەندە فراوانن خۆی بەرپرسی یەکەمە لە ڕەنگڕێژکردنی سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەمەش بە گوێرەی مادەی 2 دەستوری ئەمریکا کە بە تەواوی دەسەڵاتی داوەتە سەرۆک بەڕاوێژکردن لەگەڵ ئەگەر وا بێت بەڕێزکارەوە ئەگەر وا بەیانیوەتە پەیوەندی ئەمریکا لەگەڵ جیهانی دەرەوە سیاسەتی دەرەوەی بۆ 4 ساڵە بە هاتنی هەر سەرۆکێک ئەو 4 ساڵە جۆرێک لە مامەڵی هەیە لەگەڵ وڵاتێکدا و دوای ئەوە گەر خۆی دووبارە دەرچەوە هەر بەردەوامە بێ ئەگەر دەرنەچەوە بابەتێکی ئاساییە دەگۆڕێت بەڵێ کاک یوسف خۆی ئەمریکا هەندێک ئامانجی استراتیژی هەیە کە گۆڕانکاری بەسەردا نایێت وەکو باسم کرد ئامانج استراتیژیەکانی ئەمریکا دوو ئامانجی سەرەکی یەکەمیان پاراستنی بەرژەوەندەکانی دومیان پاراستنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵێک ئامانجی تری هەیە کە ئەم ئامانجانەش بۆ ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست استراتیژی وەکو کۆنتڕۆلکردنی سەرچاوی وزە بەتایبەت نەوت و گاز لە بناوچەیە و پاراستنی ئاسایشی ئیسرائیل ئەمانە ئامانجی استراتیژی ئەمریکا لە بناوچەیە و دژایەتی تیرۆر ئەوەش ئامانجی سێمی ئەمریکا لە بناوچەیە هەروەها وەکو باسم کرد نهێشتنی بڵین هەژمونی نارانی ئەمریکا وەکو ئێران وەکو چین وەکو رووسیا بەتایبەت لە ئێستادا کە چین توانیوێتی کە ببێت ڕکابەرێکی سەرنجی بەتایبەت لە سێکتەری ئابووری بەرامبەر بە ئەمریکا بۆیە ئەمریکا استراتیژیەتی ئەمریکا لە بناوچەیە کە ڕێگر بێ لە ڕێگای ئاوریشمی چین کە بە بناوچەیە تێپەڕێ و هەژمونی چین لە بناوچەیە فراوان بێ ئەمە لەلایەک لایەکی تر بە هەمان شێوە بەرامبەر بە رووسیاش ئەمریکا بە هیچ شێوەیەک مەجال نادا یاخود زمینە ساز ناکە یان نایڵێ کە نارەکانی لەم ناوچێتدا باڵادەست بن بۆیە دەبینی کە دۆناڵد ترامپ هەوڵی داوە کە پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی بەتایبەت وڵاتانی کەندا و لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە ئەمەش بە ئومێدی ئەوەی کە بتوانن لە کاتی کێشانەوەی بەشێک لە هێزەکانی ئەمریکا ئەم بۆشاییە لەلایەن ئیسرائیل وڵاتانی عەرەبی پڕ بکرێتەوە لە ڕێگەی هاوپەیمانێتیەک وەکو ناهاوشێوەی ناتۆ بە ناوی ناتۆی عەرەبی لەم ناوچەیە دروست بکرێ وەکو ناتۆ بۆ ئەوەی کە بتوانرێ بەرژەوەندەکانی ئەمریکا و ئاسایشی وڵاتانی خۆیان لەم ناوچەیە بپارێزن و نێڵن ئێران و رووسیا و چین هەژمونیان هەبێت لەم ناوچەیە ئەمە لەلایەکی تر ڕێکەوتنی سەدا ڕێکەوتنی شامی نوێ ڕێکەوتنی نیۆم ئەمانە بەڕاستی کۆمەڵێک هەنگاوی گرنگن کە دۆناڵد ترامپ ناوێتی بۆ ئەوەی کە بتوانرێ لەم ناوچەیە بە هیچ شێوەیەک نێرانی ئەمریکا بەتایبەت ئەم سەیە ئێران رووسیا چین لەم ناوچەیە نەتوان هەژمونیان هەبێت و ئەمەش هەنگاوی بۆ هاوێشتراوە بۆیە لەم بوارەدا لە بواری ڕێکەوتنی سەدا لە بواری ڕێکەوتنی ئیبراهیمی یان شامی نوێ یان نیۆم پێم وایە جۆ بایدن هەمان سیاسەتی دەبێت ینی بە هەمان ڕێچکەی دۆناڵد ترامپ ئەڕوا و هەمان سیاسەتی دۆناڵد ترامپ لەم ناوچەیە جێبەجێ ئەکا بەڵام دەبێ بەرامبەر بە ئێران و تورکیا هاوکێشەکە دەگۆڕێ وەکو باستم کرد بە هاتنی جۆ بایدن بەڵێ بە جۆرێک لە جۆرەکان تەمویلی تیرۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
باوە وەقسەی لەسەر دەکرێت ئەو هەنگاوانەی کە بۆ دژایەتی تەمیلی تیرۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز نراوە جۆ بایدن یاخو سەرۆکی داهاتووی ئەمریکا دەتوانێت کۆتاییان پێبێنێ لە شەڕی دژ بە تیرۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمترین دەست بۆ ئێران ڕادەکێشتا کە تەمیلی تیرۆر بکە بەڵام لە هەمان کاتە دۆناڵد ترامپ توم بوو لەگەڵیدا بەڵێ بەنسبەت تەمویلی تیرۆر و لەناوبردنی تیرۆر دیارە ئەوەش وەکو باسی بکرێتێک لە ئامانجە استراتیژیەکانی ئەمریکایەوە لە سەردەمی دۆناڵد ترامپ توانرا قاعیدە ببوورە دوای قاعیدە کە داعش هات داعش توانی کە خلافەتێک ڕابگەێنێەوە لەم ناوچەیە کۆمەڵێک دەتوانێت بڵم یەک لە سەرسەی خاچ عراق و سووریا داگیر بکەوە ینی هەم هێزی سەرباسی و هەم خاچی لەبەردەستا بوو بەڵام لە سەردەمی دۆناڵد ترامپ دیارە بە هاوپەیمانیەتیە کە زیاتر لە 70 وڵات پێک هات توانرا ئەم خلافەتەیان ئەم گروپە تیرۆریستی بە ناوی دەوڵەتی ئیسلامی عراق و شام یان داعش لەناو ببرێ ئەم ڕەوتە درێژەی دەبێت لە سەردەمی جۆ بایدنیشە ئەگەر بێت ئەویش درێژە بە دژایەتی تیرۆر دەداوە بە هەمان شێوەی دۆناڵد ترامپ نایڵێ بە هیچ شێوەیەک هێزێکی تیرۆر لەم ناوچەیە سەر هەڵدا چونکە ئەمە بە زیان بۆ ئاسایشی نەتەوەی ئەمریکا تەواو دەبێت و بە زیان بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا تەواو دەبێت. باڵێ بەڕێزێ کارۆخ لێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەردەمی دۆناڵد ترامپدا سەقامگیر نەبووەوەی بینیمان لە 2014ەوە ئیتر تیرۆر بە جۆرێکی تر لە بەرگێکی دیکە داعش سەری هەڵدایەوە لە کۆتاییەکانی حکومی دۆناڵد ترامپە وردە وردە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیرە بێت داعش وەکو گروپە وەکو دەوڵەتەکە کۆتایی پێهاتووە عەرەب و ئیسرائیل لێک نزیگەکرێتەوە چ شتێکی نوێ هەیە ینی کە زیاتر گرنتی بێ بۆ ئیدارەی نوێی ئەمریکا کە ئەبێ ئیشی لەسەر بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵێ دیارە استراتیژیەتی دیموکراتەکان ئەوەیە کە وەک دەتوانم بڵێم بە هەمان ڕێچکەی دۆناڵد ترامپ ئەڕۆن لە چەند بوارێکە یەکەمیان لە بواری کێشانەوەی هێزەکان دیموکراتەکانیش لەگەڵ ئەوەن بە تایبەت جۆ بایدن لەگەڵ ئەوەیە کە هێزەکانی ئەمریکا بەشی زۆریان گەڕێنەوە ناو ئەمریکاوە چیتر قوربان نەبنە قوربانی بۆ دیفاعکردن لە هەندێک وڵات پێویستە وڵاتەکان خۆیان ئاسایشی خۆیان بپارێزن چیتر ئەمریکا نەبێتە پۆلیسی جیهان ئەمە دیدگای جۆ بایدنیش شە بە هەمان شێوەی دۆناڵد ترامپیش کە هەمان دیدگای هەبوو و ئەو نزیکردنەوەی کە بەڕێز ئاماژەت پێکرد لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی بۆ ئەوەیە کە بتواندرێ ئەم فراغە و ئەم بۆشاییە پڕ بکرێتەوە لەلایەن ئەم وڵاتانەوە لە کاتی کێشانەوەی بەشێک لە هێزەکانی ئەمریکا وەکو جەنابیش دەزانین دەستی پێکراوە ئەم پرۆسەیە لە دۆناڵد ترامپ دەوێت بەر لەوەی کۆشتی سپی جێبێڵێ ئەم بەڵێنەی ساڵی 2016 جێبەجێ بکات بە کێشانەوەی زۆربەی هێزەکانی لە عێراق و لە ئەفغانستان و دیارە لە ئەفغانستان 4500 سەربازی هەبوو کەمی کردوتەوە بۆ 2500 سەرباز ئێستا لە پرۆسەی کێشانەوەدایە کە ئێمە قسەی تێدا دەکەین وەروە لە عێراقیش کە نزیکەی 3200 سەربازی مابوو ئێستا کەمی کردوتەوە بۆ 2500 سەرباز یعنی ئەم کێشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت لە عێراق و ئەفغانستان بە مەبەستی ئەوەیە کە ئەمریکا استراتیژیەتی نوێی ئەمریکا ئەوەیە کە لەم ناوچەیە دەبێ وڵاتەکان خۆیان پارێزن و خۆیان بتوانن دیفاع لە خۆیان بکەن چیتر ئەمریکا نەبێتە پۆلیس و بڵین هاوکار بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان کوڕ و کچی ئەمریکا بە کوش بدرێەوە تاکس و باجی ئەمریکا لە دەرەوە سرف بکرێت وەیە بەڵێ جۆ بایدنیش بە هەمان شێوەی دۆناڵد ترامپ پێم وایە لەگەڵ ئەوەیە کە هێزەکان بچێشرێنەوە بەڵام دەبێ وڵاتانی عەرەبی و ئیسرائیل بتوانن ئەم بۆشاییە پڕ بکەنەوە لە ڕێگای ئەو ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و دروستکردنی هێزێک وەکو باسم کرد کە لە هاوشێوەی ناتۆ بە ناوی ناتۆی عەرەبی تاوەکو بتواندرێ دیفاع لە خۆیان بکەن و سنوورێک بۆ هەژمونی ئێران و رووسیا و چینیش دابن. بەڕێز کارۆخ لە ساڵی 2011 کاتێک هێزەکانی ئەمریکا لە چوارچێوی ڕێکەوتنامەی ئەمنی لە عێراق شانەوە بە جۆرە لە جۆرەکان ناسەقامگیرێکی گەورە و فراوان ڕووی لە عێراق کرد هەرچەنە ئەم بابەتە داعشی بەرهەمێ نابێت بەڵام لە ئێستاە هەرچەنە ژمارەکەشیان کەمەکە ئەکشێنەوە هێزەکانی ئەمریکا چاوەڕوانی ناسەقامگیرێکی دیکە لە عێراق ناکرێت پێم وایە کە هێشتا ژێرخانی ئەمنی و سەربازی عێراق لەم ئاستەیانیە خۆی بگرێ لە کاتی کێشانەوەی هەموو هێزەکانی ئەمریکا بەڵام جنابەت ئاماژەت پێکرد کە هەموو هێزەکانی ئەمریکا لە عێراق ناچێشێنەوە بەڵکو
2500 سەرباز لە عراق دەهێڵدرێنەوە بە کۆمەڵێک بنکەی سەربازی لە عراقا هەن بارێمی کوردستانیشەوە ئیشی ئەم سەربازانە دەتوانین بڵین ترینینگ و هاوکاریکردن و تەدریب پێکردنی هێزەکانی سوپای عراق و پێشمەرگە دەبێ بۆ ئەوی بتوانن خۆیان بەهێز بکەن و دژایەتی ئەم گروپانە بکەن کە لە داهاتوودا سەر هەڵدەدەن هاوشێوەی داعش و قاعیدە و ئەوانەی کە بینیمان لە ڕابردوو. بۆیە هێزەکانی ئەمریکا بەڕاستی بە چێشتانەوەی هێزەکانی ئەمریکا ئەگەر هەموو هێزەکان چێشتێنەوە بە دڵنیاییەوە هەمان هەڵی 2011 دووبارە دەبێتەوە و هێزەکانی تاوکو ئێستاش مەترسی داعشماوە و لێرە و لەوێ داعش هێرش دەکاوە گروپی پارتیزانیان هەیەەوە بۆیە ناسەقامگیری ڕوودەدات بە چێشانەوەی هەموو هێزەکان بەڵام چونکە ئەمریکا هەموو هێزەکانی ناچێشێتەوە و ژمارەیەک لە هێزەکانی کە 2500 سەربازێک دەبن دەیان هێڵێتەوە بۆی هاوکاری سوپا و دەستگا ئەمریکانی عراق بکەن بە هێزەکانی پێشمەرگەشەوە بۆ ئەوەی کە ئەمان بتوان ببنە ئەلتەرناتیڤ ببنە بەدیل بۆ هێزەکانی ئەمریکا بۆ دژایەتیکردنی تیرۆر یان ئەم هێزانەی کە لە داهاتوودا سەر هەڵدەدەن. بۆیە بینیمان کاک یوسف لە ماوەی ڕابردوو لە سێمانجی ڕابردوو بینیمان کە هێزەکانی ئەمریکا بە بڕی 250 میلیۆن دلار هاوکاری چەک و تەقەمەنی و هەندێک سیارەی زیپۆشیان بۆ هێزەکانی پێشمەرگە کرد و هەروەها لە هەفتەی ڕابردووش بینیمان کە بە بڕی 108 میلیۆن هاوکاری هەردوو لیوای 14 و 16 هێزەکانی پێشمەرگیان کرد بە مەبەستی ئەوەی کە ئەم هێزی پێشمەرگە پرچەک بکرێ و حاضر بکرێ بۆ ئەوەی ئەگەر هێزەکانی ئەمریکا کەم بکرێنەوە بتوانرێ هێزەکانی پێشمەرگە شوێنی هێزەکانی ئەمریکا بگرنەوە بتوان ئەمن و ئاسایشی ناوچەی بپارێز. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتوی کوردی ئەمریکی بۆ هەڵبژاردن سوپاس کە لە تەوەری دۆمی گەرما و گەرم لەگەڵماندا بوویت ئێوەش خواتان لەگەڵ.